واليدان تزنيان و دەستەکان زینا دەکەن زینایەکەشان بریتێ لەوەی کە دەست بێ دەست یەکتر دەکەوێت بریتێ لە زینای دەست وهروها پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێت لأن يطعن في رأس رجل بمخيط من حديد خير له من أن تمسه امرأة لا تحل له دەفەرمێت ئەگەر بێت و بە ئاسنێک لە تەوقی سەری هەر پیاوێک بدرێت بە ئاسنێک لە تەپڵی سەرت بدرێت زۆر ئەهوەنتر و ئاسانترە نەک بە حرامی دەستت بە دەستی ئافرەتێک بکەوێت ئەگەر تەوقەی لەگەڵ بکەی ئەگەر ڕای بکوشی ئەگەر دەمارەکانی لاشت هەمووی بە ئاگا بێتەوە لەگەڵ ئەوەی کە تەوقە لەگەڵ حرامێک دەکەی لەگەڵ ئافرەتێک دەکەی ئەی ئافرەت باوکو دایکت بە خێوی کردی بۆ ئەوە بچێت دەستی گورگێکەوە بۆ ئەوەی بچێت دەستی نامەردێکەوە کە ئەوها بە خەڵکی ڕادەبوێرن بۆیە ئینسان دەبێت بەهۆش خۆیدا بێتەوە حەیا یەکجار دەڕوات ئەگەر ڕۆیش ناگەڕێتەوە و هەروەها خەلوەی نامەحرەم کۆبوونەوە لە پەنا دیوارەکان لە شوێنەکان لە جامیعەکان لە پۆلەکانی مەکتەبدا بەخوازار هەیە لە پۆلەکان دابیندراون لە جامیعەکان دابیندراون لە کلێن و قوژبنەکان دابیندراون خەلوە واتە تێکەڵی و پێکەڵی واتە لەگەڵێک ڕاوەسان جا ئەگەر هاتوو ئەگەر بێت و بەو شێوازە بێت دوو کەس بەیەکەوە ڕابوەسێت سێمیشیان شەیطان بێت دەبێت چ بقەومێت وەکو ئاگر و بنزین وایە ئاگر دابنێ و بنزینیش دابنێ بەخوا هەر یەکتر دەگرێت و ئاگر دەگرێت پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم لا يخلون رجل بامرأة فإن ثالثهما الشيطان هیچ پیاوێک و ئافرەتێک نییە بەیەکەوە ڕابوەسن دوو قۆڵی إلا سێمیان شەیطانە